دووبارە سڵاو مامۆستا لەو شوێنەوە ساینەوە پرسیارم لێ کردی کە بۆ ئەو ڕخنەیە لە ئۆپۆزیسیۆن دەگیرێت کە دەوترێت هاو هەڵوێز نەبوون لەگەڵ یەکگرتووی ئیسلامی کوردستاندا لەم ڕووداوانەدا لە کاتێکدا وتەبێژی فەرمی بزوتنەوەی گۆڕان خۆی ئاماژە بەوە ئەداکە ئەوەی لەسەر ئەوانە کردویانە بەرامبەر یەکگرتووی ئیسلامی و لایەنەکانی ئۆپۆزیسیۆن پێکەوە بایکۆتی و کۆبوونەوەی سەرۆکی هەرێمی کوردستانیان کرد لەگەڵ لایەنە سیاسیەکاندا لە دوای ئەو ڕووداوەوە بەڵام لەگەڵەوەش هەر ڕخنەیان لێگیرێت کە هەڵوێستیان بەرامبەر یەکگرتووی ئیسلامی کوردستان نەبوویان هاو هەڵوێز نەبوون لەگەڵ یەکگرتووە احتیمالە لەبەرەوە بێت کە خەڵکەکە چاوەڕوانی ئەوەی کردو کە هەڵوێستی گۆڕانیش هەروەکو هەڵوێستی یەکگرتوو بێ بەرامبەر بە پارتی لە خۆدابڕکردن و لە نواندنی هەندێک توندوتیژی نەک توندوتیژی ینی تونند و تۆڵبوونەوەی خۆ لەوانەیە بەو شێوەیە بەڵام ئێمە خۆ نازانین پێکهاتەی ئەم بەرەی ئۆپۆزیسیۆنە لەسەر چه ئاساسیاتێکە لەوانەیە لە نێوان خۆیانە بڵێن ئەوانەی کە پەیوەندی هەبێ بەسەر هەڵوێستی یەک حیزبی خۆیانەوە مەرجنیەهی هەر سێلایەن وەکو یەکواابێ دوایە ئەمە بۆ خۆی پارتی ئیمتیحانێکی خودی ئۆپۆزیسیۆنەکەژەکا بەمە بۆی بزانێ هەڵوێستی هەرسێکیان چۆنە بێت لە مەرمەسەلەکەیە وە گۆڕانیش بیلمقابل سەبرێکی ئەوە ئەگرێ کە بزانێت تۆزێک ئەم تەمومژە ڕوون ببێتەوە بزانێ ئایا یەکگرتوو دەستی لە خودی ئیشەکەیە هەیە کە بەرامبەر بە شتێگە کرێ کە لەوانەیە لە هەندێک تەرەفی گۆڕانیشە پێیان قوبوڵ بێ مەسەن بە تاک کەسی بزانن وەکو جەناب دەڵێ مافی تاک کەسی خۆیان بێ ئیتر لەوانەیە کۆمەڵێک لەم بابەتانە هەبن کە پەیوەندیان بە یەکترەوە هەیە بەڵام بە تەکیدیانی منیش و لەوانەیە جەنابیشت و خەڵکەی تریش بە شێوەیەکی گشتی پێمان وابێ کە ئۆپۆزیسیۆن بە شێوەیەکی گشتی ئەبواە هەڵوێستێکی تونند و تۆڵتریان ببواە لەسەرکردنەوەی یەکگرتووە بەڵام هەرەگەڕێتەوە بۆ خۆیان خۆ ئەوان بۆ خۆیان پێک هااتێ خۆیان پێکێناوە بەڵێ مامۆستا هەر لە دوای ئەو ڕووداوانەوە بەشێک لە چاودێرانی سیاسی پێیان وایە کە ئەوەی سوودمەند بوو لەو ڕووداوانە یەکێتی نیشتمانی کوردستانە و بە جوملەیەک ئەڵێن قوربانی یەکگرتووە و ئەوەی کە کەوتە ژێرباری ئەو ڕووداوانەوە پارتی دیموکراتی کوردستانە و ئەوەی کە سوودمەندە یەکێتی نیشتمانی کوردستانە و دوولایەنەکەی تری ئۆپۆزیسیۆنیش وا تەصنیفەکەن کە ئەوان تەنها سەیری ڕووداوەکانەکەن تۆ ئەمە چۆن نەبینی بەڵێ احتیمالە ئەنجا ئەمەش دیسان لە پێناسەکەی جیاوازیمانە بێتەوە یعنی ئەگەر بڵین یەکێتی ئیسیفادەی لەمە کردووە سوودەکەی یەکێتیە بێ بزانین چییە بە نەزەری خۆی سوودە یا بە نەزەری ئێمەمانانیش دیسان سوودێکە بۆ ئەو من پێم وانە یەکێتی هەندێک شت هەیە لە عالەمی سیاسەتە حیزبێک بۆ خۆی کە بوو دەڵە بووە محاولاکە لە هەموو شتێک بڵێ من ئیسیفادەم کردووە وەکو ئەو حیزب عنسوریانەی ئەم وڵاتانە لە هەر شتێک کە ڕووەدا بەکاری دێنەوە بۆ قەزەکەی خۆیان احتیمالە یەکێتی ئیسیفادەیەکی لەو ڕۆ کردبێت کە بیکا بەوەرە قەزەختێ لەسەر پارتی بەڵام خۆ چەند بەکاری بێنە ناتوانێت ئەو تین و فشارانی پارتی کە لەسەر یەکێتی دروستی کردوون لە دوای گۆڕان بتوانێت ڕەتکاتەوە خۆمە ناتوانێت داش بەداشی دامە بکاتەوە لەگەڵ پارتیە ئەگەر ئیسیفادەشی لێ کردوێ شتێکی ئەوەندە گەورە نەبووە ئەمما دوو تەرەفەکەی تری ئۆپۆزیسیۆن هەر وەکو بینەری خۆشەویست تەماشایان کردبێ بەڕاستی ئەوە هەڵوێستەکان ئەبێ یەکگرتوو تەقیمی کا زیاتر نەک ئێمە کە ئاگامان لە ئەحداسەکان زیاتر هەیە بەڵام ئاگامان لە پێکهاتەی ئۆپۆزیسیۆن و هەڵوێستەکانیان و اینجا ڕسمیەتی کارکردنیشیان پێکەوە نییە بەڵێ مامەسا بوونی کۆمەڵی ئیسلامی کوردستان یەکەم وەک هێزێکی بەشدار لە بەری ئۆپۆزیسیۆنە دووەمەک هێزێکی ئیسلامیش لە کوردستانە بە ناوبژیوان لە نێوان پارتی دیموکراتی کوردستان و یەکگرتووی ئیسلامی کوردستانە پێ دوایە کۆمەڵی ئیسلامی کوردستان توانی لەو ئەرکەی کە خراوە سەرشانی سەرکەوتوو بێت لە کاتێکدا یەکگرتووی ئیسلامی کوردستان کۆبوونەوەی لەگە مەکتەبی سیاسی پارتی دیموکراتی کوردستان ڕەت کردەوە من پێم وایە کۆمەڵ نەبوو بکەوێتە ئەو ناوبژیوانیەوە چونکە بەڕاستی شتێکی تا ڕادێک لاسەنگیە یعنی خۆ تۆ بە حسابی خۆت بەرهەڵستکاری پارتیت ئیتر بۆچیە ڕۆیەبی بە ناوبژیوان لە تەرەفێکی ترە تۆ ئیسلامیت و لەگەڵ یەکگرتووی ئیسلامیە ئەبێ هاوسەنگەربی لە ئەساسە یعنی چی تۆ ڕێەوە هەر وەکو پۆستەبەرێکی لێهات لەو بەیناونامەی ئەم بەباونامەی ئەویش جگە لەو گومانانەی کە ئەگەر ڕاست بن کە ئەڵێن مامەسا عەلی باپیر مەرجەکەی یەکگرتووی نەداوە بە پارتی کە پارتی بە وەفدەوە هاتوو نەیانزانیوە کە یەکگرتوو ئەسڵەن دانانیشێ هەتاوەکو
زیندانیەکانی ئازاد نەبن. من پێم وایە کۆمەڵی ئیسلامی یعنی وەکو هیچی بەرد هیچیشی هێنایەوە، سەرنجامی هەردوو هیچەکەش هەر هیچی دەستکەوت. مامەسا عەلی باپیر ئەمیری کۆمەڵی ئیسلامی لە کوردستان ڕوونکردنەوەیشی بڵاو کردەوە، تایە ڕخنەی لەو کەسانە کرد کە ڕخنیان لە هەڵوێستەکانی گرتە بوو. تۆ پێت وایە کۆمەڵی ئیسلامی کوردستان گونجاوە بۆ ئەوەی ببێ بە ناوبژیوان لە نێوان لایەنێکی دەسەڵات و لایەنێکی ئۆپۆزیسیۆنە لە کاتێکدا خۆی ئۆپۆزیسیۆنە؟ نا، من باوەڕم وان نییە، چونکە خۆی دائیمان دوو تەرەفی شەڕ جاری وا هەبوو، پارتی وێچێتی شەڕەشۆقیان بوو، ئەو هەموو خەڵکیان لە یەکتر کوشتە بوو، دواییان و سیاسەتمەداری کورد بەهادی نووری کەوتە نێوانەوە. خۆی کە هەردووچیان لە شەڕەشۆقەکە ماندوو بوون قسەی بەهادی نووریان قبوڵە. ئەجنا هەموو ئەحزابەکانی تر هەموو بیرمەندی ئەو کوردە هەمووی داوایە کرد، ئەندام پەرلەمانەکانی پێشویان پێشووتریان داوایە نەکریان و کاکە و شەڕە بووەسن شەڕێکی زۆر بێ معنایە. بەڵام هیچیان باوەڕیان بە وەستاندنی نەبوو، دوایی کە تەرەفێکیان شلە بوو، ئەی وەڵا بیرمەندی گەورە بەهادی نووری کەوتۆتە نێوانەوە پێویستە قبوڵیکەین. ئێستاش بە هەمان شێوەیە. یعنی پارتی ئەگەر کۆمەڵیش نەچوایە، پارتی استعدادی هەبوو وەفدێکی گەورە بنێرێ. هەروەکو فیشەک هەڵتۆقانانە بەسەر ماڵی مامۆستا عەلی باپیرە دوایەوەی کە لە ئینتیخاباتە سەرکەوتن، دوایش نێچیروان بەرزانی خۆی چوو بۆ ماڵیان و اونجا خۆشەوە کەرێگوەک چۆن لە هەڵمەقۆی ئاواکەن خۆشەوە کەرێگەکەن بە پشتی ملیا هێنا و بڕە ئاو بێنەوە دەست بش. مامۆستا لە دوای ڕووداوانەوە جۆرێک لە جەنگی ڕاگەاندن لە نێوان پارتی دیموکراتی کوردستان و یەکگرتووی ئیسلامی کوردستانە سەری هەڵدا کارگەیشتە جەنگی داوای لێبوردنکردن کە هەردوو لا داوایان دەکرد داوای لێبوردن لە یەک بکەن. تەسەوری تۆ چییە؟ تۆ پێشبینیت چییە بۆ چارەسەری ئەم دۆخە؟ پێت وایە ئەم دۆخە کۆتایی دێت یان پێشبینیەکانی تۆ چین؟ من پێشبینیمەوەیە ئەوەلەن کە دوایەوەی احتیلال ڕواتەوە ملیشکێ بە تەواوی لە ناوچەکە دەرەچێ، هێزەکان هەر دیسان بە یەکترە کێشرێنەوە، چونکە نە دەوڵەتی قانونیان دروست کردووە، نە احترام لە سنووری یەکتریە گرن، نە بوار بۆ یەکتریەکەنەوە کە بە ئازادی تعبیر و ئازادی کۆمەڵکاری بێنە پێشەوە. لەبەرەوە هەر لە نێوانی کورد خۆیان نابێت دیسان. من پێم وایە شەڕی یەکێتی و پارتیش دروست دەبێتەوە، شەڕی پارتی و گۆڕانیش دروست دەبێتەوە، شەڕی ئیسلامیەکان و پارتیش احتیمالیان ئیسلامیەکان و یەکێتیش هەر دروست دەبێتەوە، هەروەکو کە لە نێوانی مقتەدا سەدر و لەوانەیە نووری المالیکیە مقتەدا سەدر و مەجلس ئاعلا دروست ببێتەوە بە هەمان شێوە، لە نێوان تەرەفە سونیەکانیش بە هەمان شێوە. چونکە خودی پێکهاتە کە هیچ کەسە نهاتەوەکو زمانی یەکەمی ئیستعماری بەریتانی کە هات عێراقی دروست کرد پێکهاتەکانی لێک نزیک کردەوە بۆی مستەقڕتر ببێ، بەڵام ئەم تاغوتانەی ئەمریکا کە هاتن هەموو لە تێکیان لە تێکی تر لەت کردەوە دیسان. لەبەرەوە خەڵکەکە بۆ خۆی ئستعدادی هاوسۆزی یەکتری زۆر کەم بۆتەوە. بۆ یەک لە یەکەش لە پارتیەکرێ پارتی ئەبوایە لەگەڵ ئەم بارودۆخانەی کە ئەگۆڕێ، لەگەڵ ئەوەی هەفتەی شوباتە لە سلێمانی کە ڕوویدا، لەگەڵ ئەو ئوسلوب بە قەزافیانەی کە ڕەفتاری کردەوە لەگەڵ خەڵکە وایە سلوکی بگۆڕێ، نەگووا بزانێ وەکو عەلی عەبدوڵڵا ساڵح و بەشار ئەسەد بۆ یەچێتە سەر. ئەنجا ئەم ڕەفتارەی ئاخری کە لە بەرامبەر بە یەکگرتوو کردوێتی خۆ معناوانێ بە یەکگرتووی کردووە، بووچە لەگەڵ تۆمە خەس و تۆ جۆر لێ. یعنی هەر کەسێکی تر دێ ئەوە ئێمە سمێڵوا بڕمان زۆرە بتوانە مەقەڕی بسووتێن و بتوانێت لێدا و بتوانێت ئەو ئوسلوبی کەمال و مارفە لەگەڵ خولە چەخماخەیە بەکاربێنێتەوە. ئەمە زۆر عیبە بەڕاستی. ومن طبعا تەییدی ئەوەش ناکەم شەڕ لە نێوان کووردا دیسان دروست بێتەوە، چونکە من بۆ خۆمە زانم وەختێک کە شەڕەکان دروستە بوونەوە لە یەک کاتە ئێران لە کەس نەزانەوە یارمەتی یەکێتیەدا لە ناو هەولێریشە یارمەتی پارتیەدا لە قەڵاوە، لە کاتێکە ئێمە و یەکێتی شەڕمانە بوو، لە یەک کاتە ئاغای حشتریەک لە لای ئێمە بوو، ئاغای مزعیجیەکیش لەو بەر بوو، کەوا بوو هەر شەڕێک ببێتەوە لە ناو کووردا، ئەم زل هێزانەی دەور و بەرمان دیسان دەستی تێخەنەوە. بۆیە زەبتن نەفس بەڕاستی جێی خۆیەتی ببێ، بەڵام خۆمە معنای وان نییە من دان بە خۆما بگرم لەسەر پێشێلکاری حقوقەکان. پارتی پێویستە بە هەستی مەسئولیەتەوە ڕەفتارکە. پارتی حیزبێکی گەورەیە، پارتی ڕئیسی پارتی بۆ خۆی ڕئیسی ئیقلیمە بە حساب، لەبەرەوە بێ بە گیانێکی مەسئولیانە تەسەڕوف بکە، خۆ نەزانێ ئێستا شەڕە قۆچەکانی بەر جوقد و جوودە لەو شاخ و چێوانە بە یەکتری بچێشنەوە. لەبەرەوە من ئازانم یانی هەستی مەسئولیەتێکیان زیاتر پێویستە تیابێ و پارتی نەک بەسەرت بچێشێ و دوای بڵێتەوە داوای لێبوردنەکەم. نابێن نەهێڵە حەدەسەکان ڕوو بدەن، بە هەموو شێوەی گەیتوانی کۆنتڕۆڵ بکە، نەکەوجم کاتە سەر یەکگرتوو. خەڵکێک لە ناو یەکگرتووە لە ناو مەقەڕەکانیان بسووتێ،
قورآن بسووتێ هەرچی مقدسات هەیە بسووتێ 1000 جنێو بەخوا بدرێ خەڵک ئەمە چۆن لە پارتی قبوڵەکە مامۆستا بەڵێ تۆ لە پێشببینیەکان تا باسی ئەوت کرد پێشببینی ئەوەت کرد کە لە کوردستانە شەڕ هەڵگرسێتەوە بەڵام پێت وانە کوردستان کۆمەلگای کوردستان قۆناغی شەڕی تێپەڕان قۆناغی شەڕی ناوخۆ تێپەڕی ناوەڵا تێی نەپەڕان و برا بەڕێزەکەم جارە شەڕ تەبیعەتی بەشەرە هی هەموو مەخلوقاتێکە ئەم عەبد ئەم ئینسانە گەر هات و بە پێی سیستم و قانونێک نەیتوانی لەگەڵ یەکترە هەڵکە ئەبێتەوە بە دارستانەکەی داروین یا دارستانەکەی داروین یەکەم جار فسیۆلۆجیە بایۆلۆجیە دوایەی کا بە سۆسیالیست هەبێ بە یعنی سۆشیال داریونیزم دوای وای لە دەبەڕێکڕاچوونەکەی لە نێوان حیوانەکانە هەیە ئەبێ بە دەبەڕێکڕاچوونێکی نێوان تۆژوچینەکانی ئەو میلەتە لەبەرەوە ئێستا ئەوەی کە نەیهێشتووە شەڕ ڕوو بدا لە ماوەی ئەم 9 ساڵەیە احتیلالە ناهێڵێ خەڵک 50 چەکدار لە شوێنەکە بجۆزێتەوە بۆ شوێنێککە بەبێ ئیجازەی ئەو ئەژینا ئەوانەی کە دەبابەکانیان هێنا لە تاسڵ و جەوە پیشانیان داین و دوایە و بەسەری خوشک و برایەتیمان لە پەرلەمانی و بەسەری خوشک و برایەتیمان ئەوانە دەبابە نەبوون خۆڵ بکاتە چاوی خەڵکی کاکەوە دەبابەکانیشی بەکاریان ئەگەر احتیلال نەبووە لەبەرەوە من پێم وانە تێپەڕان دەبێت نابێت گەنجی کوردیش خۆی وا هەڵخەڵەتێنێ وەڵا باوێمە لە زمانێکی سەقافی ئەژین و جامیعاتی زۆرمان ئاوەدان و ئینتەرنێتمان هەیە و فلانشتمان هەیە بابە و جۆرەشتانە چێ خۆ ئەوروپا لەو حەزارەتەیە بوو ئەوروپا لەو حەزارەتەیە بوو بە ملیۆن خەڵکیان لە یەکتری کوشت 3 ملیۆن ئینسان بەس لە لینینگرادا فەوتە ئەو هەموو مەلاین بەشەرە بۆچی کوژران لە وڵاتی سپی 500,000یانەیە لەبەرەوە شتێکی سروشتیە کە هەر کەسێک باوەڕی بەوە نەبوو سنووری من کۆتایی دەکە سنووری بەرامبەرەکە دەست بێکە ئەو شەڕەشۆقە دروست دەبێت و پارتی ئامادەشە بەخوا لەسەر ئەوەی کە لە سلێمانی ئاوا غەریب کەوتووە چونکە جەنابیش دەزانی و خەڵکی بینەرە بەڕێزەکانی دەزانن پارتی وەختێک کە یادی شانزەی ئابی کردەوە ڕۆژ لە دەرەوەی شار لەو دیو تەپ و دۆڵەکانەوە ئاڵاکەی بە هێواشی هەڵکردبوو لە ترسە هەروەکو کە یەکگرتو و یادی پێغەمبەری کردەوە عەلەیهی سەڵات وەسەلام لە هەولێر لە دەرەوەی شار ئەمە غەریب کەوتنە ئینسانە بێ ڕێگالەوە بگرێت کە لە مجتەمەعی خۆیان غەریب بکەوێت نابێت دەسەڵاتی سیاسی وا بکە کە بەشێک لە خەڵکەکەی غەریب بکەون چ جایەکە خۆی غەریب کەوتووە لەبەرەوە یعنی وەختێک کە لە سەرانی پارتیمانە بیست وڵا هەر کەسە دەست بۆ مەقڕی ئێمە بکات دەستێ بڕین هەر کەسێ هجوم کاتە سەرێمە ئێمە ئاوای جواب بدەینەوە ئێوە چۆن وابێ برا بەپێی تێرسە سیاسیەکان هەموو بزوتنەوەی کە ڕزگاری خوازی لە هەموو کۆمەلگایەکە لە قۆناغێکا بە شەڕ ناوخۆیان تێپەڕێ لە کوردستانیش بینیمان ینی کوردستان بە چەندین جۆر شەڕی ناوخۆیان تێپەڕێ ئێستا بارودۆخەکە گۆڕاوە سەردەمەکە گۆڕاوە ئێستا جەنگەکان گۆڕاون ئێستا هەڵبژاردن لە ئارایە پەرلەمانمان هەیە پێت وایە تۆ بۆ ئەو پێشبینیت هەیە کە پێت وایە جارێکتر شەڕی ناوخۆ لە کوردستان دروستە بێتەوە من لەبەرەوە پێم وایە چونکە سنوورەکان ناپارێزرێن ینی کابرا چۆتە سەر دەسەڵات و ئیتر هەیەوەکو قەزافی هەتانەی هێنە خوارەوە نێتە خوارەوە هەیەوەکو عەلی عەبدوڵڵا ساڵح هەتاکو ناشرینە بێ و پەنجەیە پەڕێ و تەقینەوەکاتە ئەگاتە بن قوونی ئەنجا واز دێنێ ئێ ناکرێەوە کاکە ناکرێ و خەڵکەش پێویستە ڕێگا بدا بەوانی تر ئێ باشە خۆ ڕزگاری خوازیە بەڵێ ڕزگاری خوازەکانیش لە ناوخۆیانە لە هەموو وڵاتانی دنیا زۆریان بە یەکتر کێشاوە بەڵام ئێستا خۆ سەردەمانی شاخ نییە بە یەکتر بکێشنەوە حیزبی بەعز دەسیتیانە هەبێ ئێستا خۆ مەفروزە خۆیان بگەنە نەتیجەیەک یعنی چی ئێستا ژێکیان قایم قامەتە عینەکە ئەوی تریژەیکە یعنی چی هەتاکو ئێستا ئەم میلەتە ڕۆشنبیرەی کە باسیەکەی جەنابێت تەمەن بەلاشمەوە ڕۆشنبیرە ئەم میلەتە ڕۆشنبیرەی ئێمە یعنی چی هەتاکو ئێستا نازانێ میزانیە لەکوێیە نازانێ وەزارەتە چەندی وەرگرتووە چۆنی سەرف کردووە هیچ شتێک نییە باش ئەی وەزارەتی تەختیت و ئەم ئیعلامە دەوری چییە ئەمە دیارەمانە هەمویان سەبەبن دوایەوەی هەموو خەڵکە لە زیندانەکانە ئەی کوا مافی ئێمە ئەو هەموو ڕەش و ڕوتە ئەنفالیان و کە نەفتەکارانەی هەڵەبجە و گازی کیمیاوی بۆ ئەوانە چیان وەرگرتووە ئەمە دوایەوەی لە خەڵک ئێستا لە قیاداتی خۆیان کەوتۆتە خوارەوە کەرتەنانە کەوتۆتە بەردەستی خەڵکی پێی وایە وەڵام شتێکی زۆر گەورەی وەریگرتووە نا من پێم وایە پێویستە میلەتی کوردیش قەباتەکەی بەڵێ ڕاستە خۆ منیش لەگەڵ تام ناڵێم وەکو زمانی حربی باریدە خەڵک جەبهە و چەکدارێکە بەرامبەر بەیەکتر بەکاربێنێتەوە بەڵام شێوازی پێکچێشرانەکە خۆشەر نیە هەر وەکو ئەوانەی جاران بێ بەڵام مامۆستا
هەڵبژاردنەکانی 25 حوتی ساڵی 2009 لە کوردستانە وابزانم زۆر هاوکێشی سیاسی لە وڵاتەیە گۆڕی، یعنی دروستبوونی ئۆپۆزیسیۆن لە ناو پەرلەمانی کوردستانە و کارکردنی لەسەر بە شەفافیەتکردنی هەموو مامەڵەکانی حکوومەت چ بودجە بێ چ گرێبەستەکانی نەوت بێ چ خەرجکردنی چۆنێتی خەرجکردنی ئەو بودجەیە بێ، ئەمە بە جۆرێک لە جۆرەکان هاوکێشەکانی لە کوردستانە گۆڕی، ینی خەڵک گەیشتە ئەو ئاستەی کە تێبگات بودجەکەی چەنە و چۆن خەرجەکرێ و دڵنیا بێ لەوەی کە هێزێک هەیە لە ناو پەرلەمانی کوردستانە داوای ئەم شتە ئەکا و سەرسەختانە بەرگری لێیەکە. بەڵێ ڕاستە، بەڵام باشە نالیا سووتێنرا ئادەی بزانم چێدرا بە دادگا، ئادەی و هەموو خەڵکە لۆزەندەرە هاتن بە بیکەیسی کەوت نەجانێ و خەڵکە مەدەنیا ئادەی چێدرا بە دادگا ئاخروان نییە ئەنجا ئەمە شەفافیەتە. بەڵێ ڕاستە دەی با گۆڕان کەشفی نەکردای و کە ئێنێن ئەم شتانە ئاشکرا نەکردای بمانزانیا شتێک کەشفە بوو. ئێبرا خۆیسە لە بەرچاوی من و تۆ وا من دوورم بەس خۆ لە بەرچاوی تۆ ئێستا شاحینە نەوتەکان لە دەربەنی خانەوە ئەڕۆن و پارەکەی هەموو ڕات و جرفانی ئیلیناوە. شەفافیەتەکە کامەیە؟ شەفافیەتەکە وەیە کە ئەزانین ئێستا مەسعود بەرزانی بۆ چوە چویانێکی چیروان بەرزانی پەیامی چی پێ و بۆچی چووە. پەرلەمان ئەسڵەن دوایەوەی کە گۆڕان چووە ناوی 25 کورسی هێنا، ئەسڵەن مەسعود بەرزانی دەست بەجێ کۆمیتەیەکی دروست کرد لە ڕئیسی حیزبەکان، نەوشیرا مستەفاشی بۆ بانگ نەکرد، چونکە مە خۆی ئوسلوبی دیکتاتۆرەکان وایە پەرلەمانیشت بۆ دروستەکە بەڵام مفرغ عن المحتوى، کاریگەری نابێت لەسەر ئەحداسەکان. تجنا خۆ هەرگەر پەرلەمان بێ دروست بکرێت خۆ کاکە سەدام حوسێنیش وەکو پەرلەمانی هەبوو. بەڵام من طبعا نکۆلیش لەوە ناکەم کە گۆڕانکاریەکان دروست بوون، بەڵام ببوورە گۆڕانکاریەکان منەتی پارتی وێچێتی نییە کە دروستی کردوون، ئازایەتی نەوشیرا مستەفا و بزوتنەوەی گۆڕانە کە دروستی کردوون. ئەو تەکانەی کە گۆڕان دای بە میلەتی کوردی ئێمە لە پارچەکانی تریشە، تەکانێکی دەرونی، تەکانێکی وەعی، تەکانێکی بیرهۆش و چوونە قۆناغێکی ترەوە گۆڕان دروستی کردووە. خەبات بەردەوامبوونی خەباتە کە دروستی کردووە، نەک منەتی پارتی وێچێتی بێ وڵا ئەوان چاو ڕۆشنیان کردوینەوە، وڵا ئەوان زانکۆی زۆریان دامەزراندەوە نیە هەموو کوڕەکانی قامیشل و سەردەشتی داما و خەڵکەکەی تری ئامەد هەمووی هاتوون لەوێ خوێنن. یە گۆڕانە کە تەکانەکەی دروست کردو. لەبەرەوە مە منەتەکەی ئێوە نییە بڵێوی پارتی وێچێتیە. ئێستا یەکێتی لە سلێمانیا کەوتۆتە ئاوەدانی کردن، لە بە ترسی انتیخاباتەکەیە کە کردوێتی هەروەکو ڕادیۆ تەوزیعکردنەکەی جەبارە و خانەقین وایە. مامەسا لە هەرێمی کوردستانە مادەم هەڵبژاردن هەیە بۆ پەرلەمانی کوردستان، تۆ تا چەند ئەو ئەگەرە بە نزیکە زانی لە هەڵبژاردنێکدا لیستەکانی ئۆپۆزیسیۆن لایەنەکانی ئۆپۆزیسیۆن زۆری نەبێن و دەسەڵات وەربگرن، ینی ئەمە پێت وایە ئەمە کۆتایی بە هەموو کێشانە هێنێ کە تۆ باسێکی زۆری نەدێنن ومێدەواریشم زۆر زوو بهێنن، بەڵام دەسەڵات وەرناگرن. بۆ ئەگەر زۆری نەبێنن ئەگەر زۆری نەبێنن بەپێی سیستەمی بەڕێوەبردنی هەرێمی کوردستان پەرلەمان باڵاترین دەسەڵاتی تەشریعیەوە ئەوەی زۆرینەی تیاهێنێ حکومەت پێگەێنێت. کورە کاکە جانەوانە هەمووی قسە ئەوانە هەمووی قسەیان بە قورئان پێڵێن زخرف القەول، ئەوانە هەمووی قسەی بریق و باقن عەزیزی من. ئادەی بزانم پابەندیەکەی کامەیە پارتی ئەگەر قبوڵی کردەوە لە 160 بێنە پارتی قبوڵی ناکە، چکە بێم ئالیەتێکی تر دروستکەی دەسەڵاتەکەی لێسەنی مەجبوری بکەیت. لەبەر ئەو بۆ خۆی کە مەجبور نابێ بۆچی تۆ هەداوارە بەگەر بڵێ ئەو برگەی وایە بۆ ئێستا بە پێی برگەکان نابێگەرێکێ بیکەی سینا بە خەڵکێکی تری مەدەنی و بیدەین بە دادگا. ئەی باشە کە ئێن و ئەو خەڵکە لە ناو پەرلەمانە و ناوی نەفەرەکانیان نەبرد لە چ خەستەخانەیەکیشکن کەنالیایان سووتاندووە. ئێ باشە خۆمە وڵاتی ئەگەر وڵاتی قانون و قەزایە خەڵک بۆچی ناتوانێت بڕا بە شوێنیانە. لەبەرەوە برا بەڕێزەکەم یعنی نابێ ئینسان وا تەسەورکە بەڵێ ئەمە شتێکی باشە و من هیواداریشم ئەوە بکەم کە تەئیدی گۆڕان بکەین بۆ ئەوەی بتوانێت ئۆپۆزیسیۆن بتوانێت لانی کەم لە 160 بێنێ ئەوان ئیحراج کاتەوە. تەنها ئیستیفادەی ئەم ئینتیخاباتە ئەوەیە کە ئیحراجیان نەکاتەوە، چونکە خۆی دیموکراسیەکەش بریتی نیە لێ هەڵبژاردن. کاکە هەڵبژاردن خۆ لە زمانی مەلیک فەیسەڵی شاکراوە، لەمەش شەفافتر بوو، لەمەش چاکتر بوو، پیاوانێکی لەوانەش باشتری بردە سەر حکوم. لەبەرەوە نابێ هەروە بزانین خۆمان هەڵخەڵەتێنین
بڵین وڵا کوڕبا بۆ نێ پەرلەمان هەیە و نێ انتخابات هەیە ئێ باشە چێ کارتەکانە ژمێرە هەرۆکو کە بریجنێف بە کاتی خۆی بە ڕئیسی ئەمریکایی وت تی بەڵە لە وڵاتی و انتخابات دەکرێت بەزای چێ ژمارەکان چێ ژمێرە کارتەکان کاتە مامۆستا بەپی بۆ چوونەکەی تۆ بێت ئەگەر لە هەڵبژاردنێکدا ئۆپۆزیسیۆن زۆری نەبێنێت ئەوە ئەزمەیەکی سیاسی زۆر گەورەتر لە کوردستانە دروستە بێت کاتە پێدوانیە ئۆپۆزیسیۆن لە پەرلەماندا هەر کەمی نەبێ باشترە بۆی ئەو ئەزمە سیاسیە گەورەیە لە کوردستانە دروست نەبێت نا ئەوەش نییە جا ئێمە تەسحێ بدەین بەوە کابرا مستحقی وێ لە 16 بێنێ بۆچی دەنگەکەی نەدەینێ بۆچی لە بەرچاوی پارتی وێکێتیش و هەموو جیهانیانیش نەڵین کاکەوە تا خەڵکەکە لەگەڵ ئۆپۆزیسیۆنایە ئەمانەی ئەو خەڵکە بێنە خوارەوە کە لە زەر و خەتەرترن و هەر تێر نابن و ناکەونە خوارەوە ئێمانەوە بەو ڕێگای بێنە خوارەوە بەس نانە خوارەوە خەڵچینەوە هەموو جیهانیەوە ئاگاتان لێبێ ئاوا کرێ ئەگەر نەبووی تر ئالیەتێکی تر وەکو ئەو شۆڕشە گەورانێک بە هاری عەرەبی کە ئەکرێ دەسەڵاتەکانی تیا بهێنرێتە خوارەوە بەڵام مامۆستا ئەوەی کە لە هەڵبژاردننی ساڵی 2009 ئێمە بینیمان لە کوردستانە بۆ یەکەم جار پۆستی سەرۆکاتی هەرێمی کوردستان ڕاستەوخۆ چوە هەڵبژاردنەوە ینی ڕاستەخۆ بە دەنگی خەڵک پۆستی سەرۆکی هەرێمی کوردستان دیاریکرا ئەگەر لە حاڵەتێکدا لە هەڵبژاردنێکی دردا سەرۆکی هەرێمی کوردستان بڕاتەوە هەڵبژاردن و ئەوە بە ڕاستەوخۆ بە دەنگی خەڵک ئەو پۆستە دیاری بکرێت ئەگەر زۆرینیان نهێنا ناتوانێت ئەو پۆستە وەربێت ئەگەر منافیسەکەی ڕکابەرەکەی زۆری نەبێنێ ئەما بێتە ئەمری واقع کەواتە کەس ناتوانێت لەسەر ئەو دەسەڵات نێتە خوارەوە نا ئەمری واقع زۆر لە کوردستانە دروست بوو پارتی وێکێتیش هیچ احتیمامێکیان پێ نەدا ئەوەی پێش جارە بۆ سەرۆکاتی ئەوەی مەسعود بەرزانی ئەوە مسابقە بوو بە یەک ئەسب دەیەگەر ڕاستەکە ئەوان هەمویان ڕاستەکەن با نەوشیروا مستەفا مرەشەح بێ بۆ ئەوەی کە کاندید بێ بەرامبەر بە مەسعود بەرزانی بزانە قبوڵەکە ئەو جەلا تاالبانی پێ قبول نییە ببێ بە نائیبیشی چۆن ێستا نەوشیروا مستەفای پێ قبوڵەکە هەر پارتی نییە لە دنیاە ڕقی لە نەوشیروا مستەفانە ئەمە عادلێت چۆن ڕاست دەکرێتەوە بزانین وڵا بە انتخابات دەکرێت انتخابات تەنها بۆ بەهانە بڕینە انتخاباتەکە شتێکی باشە کە بڵێن کاکە ئەوە تا ئۆپۆزیسیۆن لە 16 هێنا ئەرە خەڵکی کورد هەمووتان خەڵکی شەرق لەوسەد هەمووتان خەڵکی جیهانیان هەمووتان کاکەوە لە 16یان هێناوە و نایهڵن بچنە پەرلەمانەوە مەسینەیان داونە تێوەڵێن بڕۆ لەو دەشتە دەست بە ئەوگێنن ئەمەیە یعنی ئیسیفادەی ئەم هەڵبژاردنە تەنها ئەم نقطەیەتی هەیە ئەمە ئەو کەسێک کە خەونی حشتریە بینێ وابزانە هەر بەوەندەی کارتێک گەخینە انتخاباتەوە سەوتی شوانێکی وڵاغلوی ئێمەوەکو سەوتی مەسعود بەرزانی وایە وڵا بەم سەوتەی شوانەکەی وڵاغلو مەسعود بەرزانی لە کورسی دێنی نەخوارەوە یەکاکە وەڵامە خەونی حشتریش نییە يعني نابێ ئەوەندە ساویلکە بین ئەبێ هێزێکیش هەبێ کە لە پشتی ئەم دیموکراسیەوە بێ ئەم انتخاباتەوە بێ بتوانە مافەکان بهێنێتەوە جێگای خۆی بەڕێزان لێرەدا ئەڵلقەی یەکەمی بەرنامەی چاوپێکەوتن کۆتایی هات مامۆستا زۆر سوپاس بۆ تۆش تا ئەڵلقەی دووەم بە یەک دەگەینەوانێ